یعنی مانگی پێنجی 2020 خەریکە مانگی پێنجش بەرەو تەوابوونە ڕواهەتا ئێستا لە 2020 یەک موچەی فەرمانبەران دابەش نەکراوە. ئێمە ئەمڕۆ لێرین پەیامی خۆمان ئەگەیەنین بە حکومەتی هەرێمی کوردستان ئایا ئەو پەیامی ئێمە تا چەند بە هەند وەرەگرێ ئەگەر ئەو پەیامی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی بە هەند وەرنەگرێ بێگومان ئەم بازنەی ناڕەزایەتیە لە مامۆسایان ئەچێتە بازنەکانی تریش. من لێرەوە ئەمە پەیامێکیش بۆ کەسوکاری قوتابیانی بەڕێز بگەێنم ساڵانی پێشتر گلەییان لێ کردین ئەیان و بەهۆی بایکۆتەوە مناڵەکانمان فێر نەبووە بەڵام من پێیان ئەڵێم مناڵەکانتان ترسنۆک بارمێنن ئەمڕۆ ئێوە بەرپرسن بەرامبەر بە پەروەردەی ئەخلاقی مناڵەکانتان ئێمە تەنیا ڕەنگە خەڵک وا بێتە پێشاوی تەنها بۆ موچە هاتوین بەس ئێمە پێتانەڵی مناڵەکانیشتان مەسیری داهاتوێ وڵاتن هەر لە ئێسەوە دەسەڵات بەرنامە ڕێژی بۆ ترسنۆکردنی ئەوانیش داڕشتووە بۆ ئەوەی داوای مافەکانی خۆیان دەکەن ئێمە زۆر بەداخەوەین حیفمان لێت کە میلەتێک ئاوا دەسەمەوە بکرێت. ئێستا کە ئێمان بەیاننامە دەخوێنینەوە بە هەمان شێوە هاوپیشەکانمان لە مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای دووهۆک تووشی ڕاودونان و زیندانیکردن بوونەتەوە لە کاتێکدا کە مامۆستایان ئێستا دەبوو سەرقاڵی خۆ ئامادەکردن بوونایە بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی دووەم بەڵام ستەمی دەسەڵاتی کوردی جارێکی تر ئەوانی هێناوەتەوە سەر شەقام. ئێمە مامۆستایانی قەزای سەی سادق لەگەڵ جەختکردنەوە لە پێدانەوەی شایستە دارایەکانمان کە بە ناوی ستەمی پاشەکەوتەوە لێمان زەوت کراوە لێرەوە داوا دەکەین و ڕای دەگەێنین. پێویستە هەموو جۆرە سوکایەتیانە ڕابگیرێ کە دەکرێتە سەر مامۆستایان و لێدان لە شکۆی مامۆستایان جێگای قبولکردن نییە. پێویستە سەرجەم مامۆستایانی زیندانی کرا و چالەکەوانان ئازاد بکرێن.